سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان کەس بە قسەی ئێمە ناکە ئیلا کەمێک نەبێ. سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان نە بە قسەی تۆ ئەکرێ نە بە قسەی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله عليه وسلم. خوایە گیان سوێن بە گەورەی تۆ ئەمڕۆ خەڵکی شوێنی شەیطان کەوتووە ئیلا کەمێکی نەبێ هیچمان نییە. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. بۆی خۆشەویستان بەو خوایە گەر ئاوا بڕوات کوڕ و کچەکانمان منداڵەکانمان داهاتوویەکی زۆر ترسناکیان نەبێت نادیار و ترسناک. مناڵەکانمان داهاتوویەکی ترسناک و نادیاریان هەیە. ئیمامی ئەبوو قیلابە ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە منداڵەکەی دڕندە خواردی فەرمووی ئەلحەمدولله لە دوای مردن مناڵێکم نییە لەسەر زەویدا گوناه و تاوان بکە. با مناڵەکانمان نەسیحەت بکەین بۆی کاتێکیش کە گوناه و تاوانیشیان کرد ئێمە تیایە بەشدار نەبین. مناڵمان هەیە زۆربەمان مناڵەکانمان خراپەیان کرد با ئێمەش تیایە بەشدار نەبین. نەسیحەت و ئامۆژگاریان کەین ئەگەر بە قسەشمان نەکەن ئێمە گوناهبار نین بۆ قیامەتمان. بۆیە بەڕێزان داواکاریەکم لێتان هەیە پێشەوەی کچەکەت خێزانەکەت ئابڕووت بەرێ پێشەوەی خێزانەکەت بە کوژراوی کچەکەت بە کوژراوی بدۆزرێتەوە پێشەوەی کچەکەت خێزانەکەت لەگەڵ پیاوێکە بە خراپەکاری ببینرێ و زینا بکە ئاگاداری بە. کاتێکە ئەوشتە ڕوویدا پێش حەیاچوون بە غیرەت بە نەک دوای حەیاچوون. پێش حەیاچوون حڕی ڕۆڵێکیان بۆ خۆت حڕ بە دوای حەیاچوونش ئەیکوژم وەڵا نا ئەمەی کوژە نەسیحەتی کە پێشتر ئاگات لێی بێ. کوشتن قیمەتی نییە بە کوشتن ڕزگارت نابێ. کوشتنیش حەیاچوونێک و تاوانێکی ترە لەگەڵ حەیاچوونەکەی خۆتە. بۆیە پێشەوەی حەیامان بچێ با غیرەتمان هەبێ دوای ئابڕوچون قیمەتی چییە؟ کچەکەی داناپۆشێ کچەکەی داپۆشراو نییە کاتێکش ئەیخەن ناو قەبرەوە موسڵمانان دوورکەونەوە با کەس نەیبینی ئێوە ناو خامێکی سپیایە فەقیرە ئەی لە دونیادا هەتا کچەکە زیندوو بوو بۆچی ئاوا لە ئەو ئافرەتە لە پیاوی نامەحرەم نەتەپاراست بۆ ئەو غیرەتت نەبوو لە کاتی زیندوی کچەکەتە خێزانەکەتە خوشکەکەتە. ئێستا ئەمڕۆ ماشەڵڵا بە غیرەتی دوورکەون و موسڵمانان دوورکەونەوە ئەی کاتی خۆی کە زیندوو بوو بۆ مناڵ موسڵمان لێ دوور نەخستەوە. بۆیە خۆشەویستان با بە خۆماندا بچینەوە لە کۆتاییدا هیچم نییە هەر ئەوەندە دەڵێم خوایە گیان چی بڵێم سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان کەس بە قسەی ئێمە ناکە ئیلا کەمێک نەبێ. سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان نە بە قسەی تۆ ئەکرێ نە بە قسەی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله عليه وسلم. خوایە گیان سوێن بە گەورەی تۆ ئەمڕۆ خەڵکی شوێنی شەیطان کەوتووە ئیلا کەمێکی نەبێ هیچمان نییە. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعة. يا ربي خوايا كومەڵگامان لە بەدڕەوشتی و خراپە پاک کەیتەوە. خوایە گیان ئەو کەسانی منداڵیانی منداڵەکانیان ساڵح و چاکەی ئەوانەی منداڵیان خوایە منداڵیان پێبەخشی ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەیت. خوایە گیان عەزابی خۆتمان بەسەرا نەڕژێن یا رب العالمین ئێمە مستحقی عەزابی تۆین خوایە ڕەحمان پێ بکە خوایە گیان ڕەحمان پێ بکە لەگەڵ بەدڕەوشت و زیناکارەکانە تۆڵەمان لێ مەکەرەوە یا رب العالمین. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه.